بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته إلى يوم الدين. عزيزان خوشويستان، لباسي أدابكاني خواردن و خواردنەوەکاندا لە خزمەت فرمودەیەکی تردا دەبین لە فرمودەی 127 کە دەفەرمێ فاجتمعوا على طعامكم واذكروا اسم الله عليه يبارك لكم فيه، کە لە ڕاستیدا ئێوە کۆ ببنەوە لەسەر سفرەکانتان، ناوی خوای گەورە بێنن، خوا بەرەکەت خاتە کارەکانتانەوە. کە لەم فرمودەیە سێ شت داوامان لێکە: یەک کۆ بنەوە لەسەر سفرە، دوو ناوی خوا بێنن، سێم دەرەنجامەکەی بەرەکەتە. کەواتە لە فیقی ئەم فرمودەیەدا کۆمەڵێشتی جوان بەدەست ئێنین. یەک لەوانە تەئکیدکردنەوە لەسەر بەیەکەوبوون، دڵنیابوونەوە و بەردەوامبوون و تەئکیدمان لەسەرەوە کاتەوە کە ئێوە بەیەکەوە بوون، فەستەمیعوا، بەیەکەوە بن. ئەگەر هەندێک جار ئەم بەیەکەوبوونە ئەمەش یەکێکی تر لەو دەلیلانەی جاری وایە خەڵک ناتوانێت خڕبێتەوە، بەڵام ئەتوانین لەسەر سفرەی خوان کۆیان بکەیتەوە. کەواتە یەکێک لەو ڕێگانی بۆ کۆکردنەوەی خزمان و دۆستان و برادەران دروستکردنی خواردنە لەسەر سفرەی بەرایەتی خواردن دروستکردن. فقی دووهەم، سفرەکان خوانەکان بکەنە هۆکاری یەکڕیزی و بکەنە هۆکاری برایەتی و خۆشەویستیتان، نەک لە سفرەکان خوانەخواستە بکەنە هۆکاری پلان و کاری نابەجێ و نادروستی و یا بە پێچەوانەوە سفرەی حرام و تاوان و دوور لە خوایی بێت. فقی سێهەم، بەرەکەت و چەش لە سفرەی جەماعیدایە، لە خواردنی جەماعیدایە. ئەمەش هاندانە بەوەی کە خواردنێکت هەبوو چەند کەسانێکی تری لەسەر کۆ بکەرەوە، هەم برایەتیە، هەم چەژی زیاترە، هەم یوباریک فیهی، بەرەکەتی خوایی تیا ئەنجامەدرێ. فقی چوارەمیان، بسم الله الرحمن الرحیم کردن لەسەر خواردنەکان ئەیسەلمێنی دەلیلە لەسەرەوەی کە خوای ئەمە هی تۆیە، قووەتی من و دەرەنجامی کارکردن و ئەوەی خۆم و فڵانیش نییە، بەڵکو دەسەڵاتی تۆیە، چونکە ئەڵێن بسم الله یعنی بە ئیجازەی تۆ، بە ناوی تۆ دەست ئەبین بۆم خواردنە. چونکە بسم الله کردن لەسەر هەشتێک یعنی بە بێمۆڵەتی خوا دەست بۆم شتە نابم، خوایە مۆڵەتم لە تۆ وەرگرت کە دەست بۆ ئەم شتە دەبم. فقی پێنجەمیان، یەکڕیزی هۆکاری بەرەکەتی خوایە. لە هەر شتێکە یەکڕیزی هەبوو نیشانەی بەرەکەتی خوایە، تەنانە لەسەر سفرەی خوانیش کە پێغەمبەری خوا فەرمی یوباریک فیهی ئەبێتە مای بەرەکەت. یەکڕیزی بەرەکەتی خوایە، بە پێچەوانەکەیەوە پرت و بەڵاوی پێچەوانەی بەرەکەت و ڕەحمەتی خواییە. خاڵی شەشەم و کۆتایی لە فقی فەرموودە، ئێمە لە ڕاستیدا بۆ خۆشی خۆمان و بۆ نان خواردن و بۆ خزمایەتی و برایەتی خۆمان کۆ دەبینەوە، کەچی خوای گەورە دەفەرمێ تەدەخولەکە منیش بەرەکەتە خەمە کارتانەوە. ئەگەر ئێوە بۆ یەکڕیزی خۆتان کۆبوونەوە، بەنێتی یەکڕیزی و برایەتی و خۆشی بۆ خۆتان گەڕایەوە دوور لە بەزاندنی سنووری خوایی، من بەرەکەتە خەمە کارتانەوە، من تەداخولی کارتانەکەم، منیش هاوکاری ئێوە دەبم، پشتگیر و ئەبم بە پەنای ئێوە ئەو شتەی ئەو برایەتی کە هەتانە بەرەکەتدارتر و بەرقەرارتر و بەردەوامتری دەکەم. وەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو.